زلمة يوم بارويا آيا أويا زلمة يوم بارويا هاي من ميل من الدنيا نقصد وانا قويا من ميل من الدنيا نقصد وانا قويا غمزة جاوي قشو منقد قشو منقد قشو منقد وانت يقولي دمي تنقد وانت يقولي دمي تنقد غمزة جاوي قشو منقد قشو منقد قشو منقد وانت يقولي دمي تنقد وانت يقولي دمي تنقد يكني برآها بابا ريك وشوك وشنقد سواني هليان زلمة يوم بارويا آيا أويا زلمة يوم بارويا هي من ميل من الدنيا نقصد وانا كويا من ميل من الدنيا نقصد وانا كويا بنسمي بخشي رشد شاواني هليا ديني مكلو درماني رازيني او شاواني هليا ديني مكلو درماني رازيني أسلي شاعر بدويني دلي دمدار الدزيني أسلي شاعر بدويني دلي دمدار الدزيني آيا أويا زلمة يوم بارويا آيا أويا زلمة يوم بارويا هي من ميل من الدنيا نقصد وانا كويا من ميل من الدنيا نقصد وانا كويا خۆشی هەر خراپەکاری بەجێبەڵات هونەرێکی جوان بەجێهێڵێ لەبەرەوە هەر بە شادیش یادەکەینەوە دوو بیرەوەری خۆشی ئەم گۆرانش حەزەکەم بۆتان باس بکەم یەکەمیان خۆم لە گۆرانەکەی کۆرس بووم ئەو کاتە منش پلەی سەربازیمە بە جۆم نایە پلەی سەربازی بەخوا خۆی شاید هەموو جارە من مفۆز بووم کۆرسەکە دوو برادرمان هەڵکەوتنووری ئەندامیتی مۆسیقای لەگەڵ نەورۆزا ئەوان هەوی خەفیفیان پێ بوو دوای کە بڵاو بووانەوە کۆرسەکە دوو جاش و پۆلیسێکرد کۆرسەکەڵم دوێمیان هونەرمەندی نەمر حەمەقتوو من هەموو جارەکە گۆرانێکمان بڵاوە کردەوە پرسمان بەوە کرد بەڕاستی ئەو دوو عیبارەتی بوو بۆ گۆرانی یاوی ئیف یاوی پیف کە ئەم گۆرانێ بڵاو بەوە بەڕاستی بینیم بردم بۆ لای سیارەکەی لە گەراجی بەغا جۆمان لێگر بێکەوەوتی ئیف کەوتم ئیف وتم مەڵی کە عەلیۆکەی وەرگرتەوە مادەم حەمەقتوو ئیفی دێتەوە خۆشەویستان کۆمەڵە هونەرمەندی زۆر خۆشەویست لێرەیە ینی حەزەکەم کا هەمەڕۆ بەگەر فەرمێ بێتە ئێرە مامۆستادارە مامۆستا نەجم ئەم مایکە ئازادە بێ بۆ ئێوە دوای کاکە حەمەش بیرەوەری بەزەمێ هەندێک گۆرانی و بە شتەکان ئەم یادە تۆز کافتەیە کە توری زەدەشت و کۆمەڵی هونەری میلیمان ئامادەیە بۆ خانەوادەی هونەرمەندی نەمر سەری ڕێز و نەوازش بۆ کەڵە هونەرمەندی گەورەی کورد مامۆستا شەوکە ڕەشید دانەوێنم دیارە منیش هەر خەڵکی شاری کەرکووکم ئەو دەمەش هەر مامۆستا شەوکەت لە شاری کەرکووک بوو بەداخۆ من بە خزمەتی نەگەیشتم بۆ ئەوەی کاری هونەری لەگەڵا بکەم بەڵام من بیرمە ئەو کاتە مەساڵی 1986
یەکەم بەرهەم تۆمار کرد بۆ تیڤی کەرکووک گۆرانیەک بۆ بە ناوی شەوانە لە شعری مامۆستا هێمن مکریانی لە ئاواز و مۆزیکی مامۆستا نورین ئیبراهیم جاب پێشەوەی گۆرانێکە تۆمار بکەمە بواە لە تەلەڤیزیۆن دەنگ تاقیب کرایەتەوە ئەو دەمەش لیژنەیەکە بوو لە تەلەڤیزیۆنی کەرکووک کە پێک هاتبوو لە هەردوو هونەرمەندی خوا لێ خۆش بوو مامۆستا شەوکە ڕەشید و مامۆستا قادر مەردان هەتا دەنگت تاقی نەکرایەتەوە هیچ کارێکی هونەریان من ناکرد خۆشبەختانە دوایەوەی کە دەنگم تاقی کرایەوە من دەرچووم لە تاقیکردنەوەکە و دوای ئەو گۆرانیشم تۆمار کرد مامۆستا شەوکەت و کا قادر مەردانیش هەر بەشداریان کرد لە تۆمارکردنی ئەو گۆرانیە واروەها کاک شەوکەت هەرچەند حەزمەکرد مامۆستا سەلاحی برای ئاماژەی پێ بکردایە بڕواتانێ بێ ڕۆڵێکی زۆر گرنگە بوو لە شاری کەرکووک زۆر هونەرمەندی پێگەیان واروەها ئەمەوێ بزەبت بازە تیپی مۆسیقای سۆلاف بکەم کە هیچێک بوو لە دەستەی دامەزینەری ئەو تیپە کە ئەو تیپە ڕۆڵێکی زۆر گەورەی بەخشی بە هونەری کوردی لە شاری کەرکووک تەنانەت دوای لێهات با بڵێن هەم ڕژێمی بەعس و هەم نەتەوەکانی تریش زۆر منافەسەی ئەو تیپیانە کرد یعنی ئەمەنە چالاکی چاچانە بوو ساڵانە لە فیستیڤاڵ و لە بۆنە تایبەتەکان دواتر وایان لەو تیپە کرد بۆ ئەوی چالاکیەکەی بوەستێنن بەڵام یەک لەو هونەرمەندانی کە ڕۆڵێکی زۆر گرنگی لەو تیپە بینی مامۆستای خوا لێ خۆش بوو شەوکە ڕەشید وە لێرەشەوە سڵاوم بۆ کاکە مەریوانی کوڕی هەیە بەڕاستی کاک مەریوان پێشماوەی لێرە بوو ئێستا گەڕاوەتەوە بۆ وڵاتی ئەڵمانیا بەداخەوە من حەزەکەم ڕێچکەی باوکی بەرنەدا یەکەم وەک خۆی وەکو ژەنیارێکی زۆر باشی کلارنێتە و هەروەها دەنگیشی ئەمەنە خۆشە لە دەنگی باوکی کەمتر نییە هەرچەند من زۆر ینی هانمدا بۆ ئەوی بەردەوام بێ دیار ئەویش بار و گوزەرانی ژیان وای لێ کرد کە بگەڕێەوە بەس من هیوادارم کاک مەریوان بەردەوام بێ لەسەر گۆرانی ئەگەر وازی لە ژەنیاریەکە شێنا چونکە دەنگیشی زۆر خۆشیە بەڕاستی قابلیەتێکی زۆر باشی هەیە شارەزاییەکی زۆر باشی لە مەقامە کوردیەکان هەیە من لێرە هیچ شتێکم نەماوە و ئەقەی چێگاوە دەگاتە کاتینی وەی شەو خەڵک نووست و لە چاوی من کە سەردیسان ڕەواندی خەو دەکەم جا سەیری ئاستێرە نو هەڵدەمژم شنەی شەو بە دەکەم جا سەیری ئاستێرە